سڵاوتان لێبێ هێلاخان هێشتانەوە بە نۆمانی تەواوەتی نۆمان دوو داین دەرچوو ئێستا دایکبڵکی فێرەکەی چۆن دانەکانی بۆشەنە فڵچانەکە بەکارهێنین لە شتی دانەکانە ئەمانە ئەوەی باشە BPA تیانە لە پلاستیکەکانە ماجونەکە بەکارهێنین تەنها توێژاڵێکی تەنێک بەکارهێنین توێژاڵێکی تەنێک بەکار دەنکە برنجێکەکە هەر ئەوەندە ئەم نەوە ماجونەژوا دووسراوە کەف ناکە و کاتە عەزیز ناودەنگی مناڵەکە نایە بێزەحمەت کاکەوە بۆم بگرە ئاسوودی کەمەرە بەڵاو کردەوە وەرە باوەشی ماوە وەرە تەمەن یەکەم جارێکی تا ئەسەوەمان نەشتووە بسم الله باشە دەستیم بۆ بگرە ئەوم لێ بزە بێزەحمەت باشە پووکەکە بە حاڵ ڕاکێشی گوجی بە حاڵ ئەیهێنی بە پووکەکەی بەم شێوەیە ژێر پووکەکەی کە تەواو بووی لە دەمودانشتن ئەو لە دەمی وەرنادەی تا چۆرە باشی بابە بەم شێوەیە کە تۆرەکەمەی نۆمانگە دەستێکە بە شتی دەمودانی مناڵەکەت ڕۆژانە دووجار بە فڵچە بە هەویریدار یاش مناڵەکە ڕایەت و دەمودانی لە کلۆریە پارێزن تکایە لەگەڵ دەرچوون یەکەمدانا سەردانی مناڵەکانتان بکەن بۆ لای ئێمە پاڵپشت بەخوا لە ئازار و لە کلۆربوونی دانیان پارێزین ڕێز و حرمەتی دکتۆر ئەبوو ساڵح جاف پزیشکی دانی خێزان مناڵ و گەورەش زۆر سوپاس